بۆ تێگەیشتنی باشتر لەوەی هەر کۆمەڵگەیەک چۆن بیر لە داهاتوی خۆی دەکاتەوە دەبێت سرنجی سیاسەتەکان و ئاراستەکانی وڵاتە لە ئازگەنجەکانی بدرێت. ئەو دۆخەی لێران بۆ گەنجەیە کارکردن بە منداڵان بە شودانی زۆرە ملی کچان لە تەمەنی منداڵیدا و هەڵسو کەوتی خراپی ڕژیم لەگەر پەرۆدە و پرسەکانی گەنجان ئاوێنەیە کە کاسۆکانی ڕژێمی ئیسلامی بۆ کۆمەڵگەی ئێران وێنا دەکات. ئێستا لە 4 مێر منداڵی ئێرانی یەک کەس یا هەر نەچۆتە بەرخێندن یا بەر لەوەی قۆناغی ناوەندی تاوا بکات بێ ئەوەی شارەزایەکی لە هیچ بوارێکدا بەدەستێنابێت لە خوێندن دەکشێتەوە. واسێنان لە خوێندنگە و خوێندن یەکێک لە ڕۆ گرنگەکانی نایەکسانی جۆرا و جۆرەکانی سیستمی پەروەردە و جیاکاری ئاشکرایە کە گەنجانی ئێران لێگەڵی دەژین. بەشێکەوە مێر منداڵانە بە ناچاری و لە تەمەنێکی کەمدا دەکەونە ناو بازاڕەکانی کارەوە بەهۆی ئەوەی شارەزایی پێویستیان لە کارکردندا نییە و یاساکانی و بوارەش لاوازن دژوارترین و نامرۆوانەترین مرجەکانی کارکردن قبول دەکەن. کۆمەڵگەی ئێران سەدان هەزار کچی مێر منداڵی تێدایە کە تەمەنیان لە خوار 18 ساڵە و لە بری و خوێندنگە و پۆل یا لە ماڵی مێردن و خاون منداڵن یا بێوەش کەوتن و یا تەلاق دراون. بەشێکی سەر لە شێوا و دەستەوەستانی گەنجان دەگەڕێتەوە بۆ ژیان لە کۆمەڵگایەکدا کە نەکرد بووە بۆ ئیمپراتوریەتی قەدەغە کراوەکان هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ گەنجەکان وێنا ناکات. ڕەنگە کەم وڵاتە بێت کە بۆ ئاستی داهات و ئابوووریەوە گەنجەکانی بەو شێوە فراوانە ڕوو لە کۆچ بکەن و حەز بە خۆ دەرباسکردن بکەن. ڕژیم ڕاستەوخۆ لە دۆخی ئێستای پەروەردە و ئەو لە ناوچوانە بەرپرسە کە گەنجان و کۆمەڵگەی ئێران جیرۆدەی بوون.